خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق لە ئێستادا لە بەردەم خۆڕێخستنەوە و خۆتۆکمەکردنەوەی زیاتریدا بۆی بتوانێت لە بەردەم ئەرکە قورسە سیاسی و ئیداریەکانی هەرێمی کوردستان و عێراقدا خزمەتی زیاتری خەڵک بکات. لەسەر ڕۆژی ڕابردوودا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بڕیاری بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی ئەو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک بڕیار بۆ ڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکرا ناوکات. بۆ یەکێتیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش باز لەوە دەکرێت کە بۆ خۆتۆکمەکردنەوەی زیاتر و خۆڕێخستنەوەی زیاتر ئەم هەفتەیە هەفتەیەکی پڕجم و جۆڵ دەبێت و ڕۆژانی دواتریش کۆمەڵێک بڕیار و هەنگاوی تر هەیە بۆ ڕێخستنەوەی ژیانی سیاسی و حزبی ئەو هێزە سیاسیە دیارەی سەرساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق بە جۆرێکە بتوانێت لە ئاز داواکاریەکانی خەڵکی کوردستان و ئاڵوگۆڕە سیاسی و تەنانەت سەربازی و کۆمەڵاتی و ئیداری و داراییەکانی عێراقیش بێت. پرسیار دەکەین هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو کوێ؟ خۆڕێخستنەوەی ژیانی حزبی یەکێتی بەرەو کوێ؟ هەمووانم شەو لە پانۆرامادا تاوتوێ دەکەین بە میوانداری بەڕێز چەتۆ ساڵح ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکات بەڕێزیان بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو ڕەمزیش وەکو برای حەو شەهید کە کەسوکاری شەهیدە بۆ ئێمە جێگەی فەخرە. سوپاس کاک چەتۆ کە لە پانۆرامایت. منەمەوێ لەوە دەست پێ بکەین دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵەسەنجێن؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوم هەیە بۆ بینەران و ئەوانی کە دەمان بینن لە کەناڵی جوانی کورسات نیوز و من ئەمێ سەرەتایەکی بگەڕێم بۆ مێژوویە کە ئەم حزبەی ئێمە کە پێڵەن یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای سەر هەڵدانیەوە لەو قۆناغە دژواردەیە کە هیچ شتێک نەماوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست دەبێت لە ساڵی 1976 بە سێ ئاراستەی جیاواز دروست دەبێت. یعنی سروشتی ئەم حزبە هەر لە ئەزەلی دروستبوونیەوە لە مێژووی دروستبوونیەوە دروست دەبێت بە خەتی گشتی کۆمەڵی ڕێنزەران و شۆڕژێران و هەمویان پێکەوە لە فۆرمێکە حزبێک دروستە پێڵەن یەکێتیەک بۆ نیشتیمان و بۆ کوردستان، یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەو هەلو مەرجە سەختەیە کە ڕژێم خۆی بڕایوانەوە ڕۆژێ لە ڕۆژان حرەکەیکی کوردی پایابێتەوە. لەو هەلو مەرجە دژوارەدا زۆربەی حرەکەکانی پێش خۆی پیانوا بوو ئەمە لەگە مەحاڵ شەڕەکرێ و ئەمە خەونێکە و مەحاڵە بێتە واقع. بۆیە ئەو پاڵوانانە ئەو پیا و جوامێرانەی ئەوەی سەردەمێکە ڕابەر مامجەلال و کۆمەڵێک لە هاوڵەکانی ئەم حزبیان بەم سێ ئاراستەیە دروست کرد، لەبەرەوە ئازادیان تیا فراهم کرد و سروشتی ئەم حزبە بەوەوە هات و ویزگە لە دوای ویزگام حزبی ئێمە ئیتر لەبەرەوەی پانتایشی ئازادی تیا بوو کە حزبەکە خۆی بڕای بەوە هەبوو، ئەو قەناغش بڕای پێ بووە، مامجەلال خۆی شەڕی لەسەر ئازادیە کردووە، پێوا بوو فەزای ئازادی ناو حزباوە هەبوونی ڕای جیاوازوانە معلومەوە ئەوەی کە پێشمەرگی کۆن بێ و کادری ئەساسی ئەم حزبە بێ تێدەگەن کە ئەم حزبە چۆن هاتووە. ئەم حزبە ویزگە لە دوای ویزگا کێشەی بۆ دروست بووە، لە هەناوی خۆیان کێشەی بۆ دروست بووە، لە ژانی گرتووە، لە 84مان هەیە ویزگە جیاجیەکانی 2009مان هەیە 2014مان هەیە، بەڵام لە پاڵەوە تحەدی زۆر بەڕێ کردووە، لە پاڵەوە لە 76ەوە خوێنی لێچۆڕێ هەرماوە، لە دوایە لە ئەنفالەکان دیسانەوە ئەنە چۆکی پێدا بدەن پارتیزانەکان دەمێنەوە، من یەکێکم لەوانە. لە دوای ئەوە خۆتان ئاگادارن دیسانەوە کۆمەڵێک 96مان هەیە کارەساتی نەخوازراومان هەیە، دیسان یەکێتی دێتەوە مەیدان وە پێوا بێ. جا من لەگەڵ ئەو بە پێبوونی یەکێتیام یەکێتی ئەو سەقفەیە ئەو چەترەیە ئەو سێبەرەیە من دەبێت لەگەڵی بڕۆ، لەبەرەوە ئەوەی من لەگە هەموو کەسێکە جیاوازە. مەبەست ئەوەی لێرە کە ئێوە بە خوێن و خەبات ئەو حەزبە هێناوێتی و بەڵام چ هۆکارێک وای کردوکەەوە حەزبە هەمیشە لە سەرپەی خۆی بوەستێەوە کۆڵەکەیکی بەهێز بێ و هەمیشە خەڵک نەک تەنانەت لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان لە باکوور لە ڕۆژاوە لە ڕۆژەڵات خەڵک چاوی لە بەهێزی ئەو حەزبە بێ. مەسەلەن دوایین هەڵبژاردن کە چەند ڕۆژێ ڕابردوو بوو مەسەلەن حزبێکی سیاسی کە پێگەی خەباتی باکووری کوردستانە پارتکرێکاران باز لەوە کاکە ئەبێ یەکێتی بەهێز بێت بۆ پرسیینەتەوەی
لە ڕاستیدا چێتی زۆر کەس دیراسی مۆزوعی کردووە نازانێ پشتی ئەوە ئەو سەحرانە یاخود بڵێن ئەو کۆدانەی کە بۆیان ناکرێتەوە یاخود بڵێن ئەو چیرۆکانە چییە ئەو چیرۆکانە بینراوەنا ئەو حاڵەتە چیەکەی چێتی ماوەتەوەی چێتی کۆمەڵی پای گرنگ و ئەساسی هەیە کە ڕایگرتووە لەوانە 23,000 شەهیدە کە سوکاری تێکۆشەرەکانی زیندانە سیاسی پاڵەوانەکانن پێشمەگە پارتیزانەکانن پێشمەگە دانەبراوەکانن ڕێخستنە پۆڵینەکانن هی سەردەمی شاخ و شار و ڕێخستنەکانی ئێستاین بۆیە ڕابەرەکانشی و سەرکردەکانشی هەمیشە لە ناو خەمی خەڵکابوونە لە ناو سەنگەری شەرەفا بوونە لە پێشی پێشمەرگەوە بوونە دەستەی هجووم بوونە یان بینیمان مامزەلا خۆی چێگۆلەوانی کە قەدوانە کەوتووە ئەگە هەر نەبووە لە ناو حەدەسەکە بووە ئیترمە بگەڕێنە بۆ سەردەمی تیپەکان و سەردەمی ئەو سنگەرانی کە لە شەڕە گەورەکانی و داستانی ڕزگاری و ئەوانە کراوە خەڵک متمانێ بە یەکێتیە یەکێتی نزیکە لە خەمی خەڵکەوە یەکێتی نزیکە لە خواسی خەڵکەوە ڕاستە نەبووتە حەزبی هەڵبژاردن بەڵام یەکێتی خۆی لە ناو خەمی خەڵکا بینێتەوە شەڕەکانی دامە سعات یعنی هەموو کاتێ باجیەوەی داوەتەوە بۆ خەڵک ژیاوە باجی داوە بۆی کە نیشتیمانەکە پارێزراوە بێ کوردستانەکە پارێزراوە بێ ڕەنگەتوانی بێشتی بچێت دەست بەشتی وا بەرێ بەڵام مێژوو خۆی ڕەش نەکردووە بەڵێ هەموو قۆناغێک پێویستی بە خۆتۆکمەکردنەوە خۆ ڕێخستنەوە هەیە لە چەند ڕۆژە ڕابردوودا بە کۆمەڵێک بڕیان لە بەڕێز بافڵجەڵال تاڵەبانیەوە دەرکران لە سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پشتیوانی و بڕیارانی بەڕێستاوەکو سەرکردایەتی کێشێتی نیشتیمانی کوردستان چۆن لەو بڕیارانە ئەڕوانن بۆ تۆکمەترکردن بۆ ئەوەی کێچێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەرکە سەختەکانی تر خۆی مشت و ماڵتر کاتەوە بۆ هەرێمی کوردستان خواستی خەڵک هەیە بۆ عراق کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لە ڕاستیدا من وەکوەندامی سەرکردایەتی لە ناو وردەکاری سەرەتای بڵێن ئەوەی کە پێڵێن کۆنگرەی چوار و وردەکاریەکان و ئامادەکاریەکانی کۆنگرەی چوار ڕاستیدا مادام حزبە و حزبێکی هەڵبژاردنە دەسا و دەستکردنی لە سەڵاتەکە وەکو حزبێکی کە و بڕای بە ئازادیە و بڕای بە دیموکراسیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆرگانی هەیە ئۆرگانی باڵای هەیە ئۆرگانی باڵا بریتە لەچی لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی دواتارش ئەم دوو ئۆرگانە مەرجعێکی هەیە تا ئەو مەرجعە هاوسەرۆکە و لە خوار ئەوە شەو مەڵبەند و ئۆرگانیک هەیە ژیانی حزبایەتی وایە پەیکەری هەیە بڕیار دروستەکە بە پرۆسە مادام حزبی خۆیەتی چۆنی پێ باشە بە چ فۆرمێک کەمێکە زۆرێکە یەکە ئەبێ بە دووە ئەبێ بەچی هەرچەند بۆ خۆم ینی بۆ مێژوو دوای ئەوەی کە کۆنگرێتەوە بوو لە سەروبەندیەوەی کە ئەم حزبە بە چ ئاراستەیەک بڕە سکرتێر بمێنێتەوە یان سەرۆکیەک و دوو جێگر کۆمەڵە سینناریو ینی وەک ئەو کەسانە نیم کە ڕوویداوە بڵێم لەگەڵی بەس بە دەقیق لەگەڵی نەبوو لەبەرەوە ئەم مۆدێلە بوو لە برایانمان لە کوردستانی باکوور ئەمەش بۆ بۆ حاڵەتی بەڵانسێکی جێندەری و ینی خۆتزانی ئەوان زۆر بڕیان بۆ بوو هەبوو سەرۆکێک و جێگەرە سەرۆک و پێنج جێگر یاخۆ بڵێن چۆن بێ ئەمان بەڵامەوان هەمیشە ڕابەرێک چۆن ڕۆحیان هەبوو تاکید هاتە سەر ئەوە لە ئێستادا ئەم حیزبە بۆ خۆی وەکو باسم کرد کۆبنەوەی کردووە کۆبنەوەی دەڤەریان کردووە من بەداخە و ڕۆژە مۆڵەت بووم ئەم مۆڵەتی حکومی کارێکم لەگەڵ ڕێز کاخوبادا هەبوو ڕایسپاردم بۆ شتێک و مۆڵەتی حزبیشم لە ڕێز کاگرەفات کردبوو بەڵام وردەکاری ئەو کۆبنیان بۆ باسکردم و دوجارش لە دەڤەرەکانی کە بۆ سەرکردایەتی چیە سەرکردایەتی ژمارەیەەکە لە چوو هەڵبژێراوە لە ناو کۆنگرەیەک دوای ئەو سەرکردایەتی چی کردووە پرۆسەیەکێک لە دوایەکە لە پەیڕۆ بوومە لە پەیڕەوە شخصی دووەم بووم جەنابی کاکفەرید سەرۆکی لیژنەی پێڕۆ بوو ئێمە ڕاست پێدراین 21 کەس بووین من لەگەڵی هاوکاری بووم لەگەڵ کۆمەڵێک خوشک و برایترە ئەم حزبە پەیڕەوەکەی تایەتی چۆن نەتوانێت لە چ مادەیەکە بە چەند کەس داوی کۆبوونەوە ئەکرێت بە 35 کەس پتریانەوە داوی کۆبوونەوەیەکە کاو لەسەر کۆمەڵێک خاڵ ئەڵێ کۆبوونەوە بکەین تەبیە ئەوە ڕوات لەگەڵەوەیە چۆن ئەمە بگۆڕین بە چەند لەسەر سێ ئەمە حزبێکەوە هەیە ئەمە ڕێگە پێدرا بۆ حزبێک حزبێ بۆ خۆی ئەم پێڕەوە ئەم نەخشە ڕێگا ڕاکێشێ لە ئێستادا ئەم حزبە سەرکردایەتی هەیە مەکتەبی سیاسی هەیە بۆ شخصی یەکەمی هەیە ئەمان دانشن کۆمەڵێک بەرنامە و پلان هەیە پێی باشە بۆ دوای هەڵبژاردن بەم ئالێتە کار بکە ئێمە وەکو ئەندامی سەرکردایەتی لەناو ئەو پرۆسیایە بەڵێ
بەدەرنیم لەو پرۆسەیە بەڵێ پاڵپشتی و بەدەرێتی وەکو باسم کرد بۆ من ئەو چترێ دەبێت لە ژێری هەموو کاتێ دەبێت لە ژێری بە ئەو بڕیارانت ینی تەنانەت بۆ خۆ ڕێخستنەوە بۆ خۆ تۆکمەکردنەوە کاکچێتەوە چەند گرنگن بۆ ئەوە یەکێتی لەسەر هیچ شتێک نەوەستێ بەڵکو لەسەر گەورەبوونی یەکێتی لەسەر بەرنەدانی ڕێڕەوە ڕاستەکەی کە خزمەتکردنی خەڵکو و دانەبڕانێتی لە پرۆسی سیاسی و لە خەمە گرنگەکانی هەرێمی کوردستان و عراق چەند گرنگە مەسەڵەنێتی لە هەر قۆناغێکە کە تووشی هەر وەزئێ بێ شکستە سەرکەوتووە دوای ئەوە سەنگانی خۆی دەکات لە دوای ئەو قۆناغەوە بۆچی شکستی هێناوە یا بۆچی چۆن سەرکەوتوو بووە و نەشم زانوێکێتی لە سەرکەوتنا مەغرور بێ ڕەنگانی حەز بێ مەغرورە بێ و خۆی نادۆزێتەوە بەڵام یەکێتی هەمیشە متەوازع بۆ لە سەرکەوتنا و شکستی هێنا بێ دوای خۆی چاکردوێتەوە دەستی خسۆتی سەر کەموکڕەکانی خۆی ئامادە کردو بۆی لە داهاتووە خەلەلەکانی چی بۆ کە حەقی خۆشیەتی مەسەلەن لە حزبایەتی شاوایە لە حزبایەتیە تۆ کادری ئەم حزبەی الزاماتت هەیە واجبت هەیە حقوقت هەیە تۆ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە شت هەیە بۆ تۆ حەسانەیە کۆمەڵە ئیمتیازە کۆمەڵێک احتیباری ئەوەیە بۆ کارجێڕێکی مەڵبەند و جێگری مەڵبەنج ڕاستە و فەرماندەیەکی سەربازیش لە هێز حزبەکان ڕاستە بەڕێز کاکچۆ بەڕێزت من سەرەتاکە ناسانی وسەلەن تۆ لەناو بەشێک مەسەلەن لە جۆگەلەیەک لەو ڕووبارە خوێنی شەهیدانی شێتیەوە هاتوویت و پێشمەرگەیت و ئەزمونێکتی وستە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم پرسیارێکی ڕاشکاو بکەم بۆ جەماوەری یەکێتی کە دەستیان لەسەر دڵیانە ضرورە خەڵکی وەکو یۆزیالەوەی کە سەرکردایەتی یەکێتی نۆکو تێکۆ شەرێک پێت وایە بڕیارێک لەلایەن بەڕێز بافڵ تاڵەبانی و کارجێڕ و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بدرێ بۆ ینی بۆ خراپە یەکێتی بێ یان بۆ لاوازبوونی یەکێتی بێ بە تایبەتی ئەو بڕیارانی چەند ڕۆژی ڕابردوو یان ئەو بڕیارانی کە لە داهاتوە دێن وڵای من بۆ شتێک بۆ ڕاستکەمە من حەوت برا باوکم شەیدە شتێکی دانسخۆ دەگمەنین و بەڕێزمام جەلال ئەو لە 92 لە هەولێر لەسەر پیکەر لەسەر وێنەیەکی شەید دکتۆر هادی برام جەنابیان ئەو کاتە حزوریان هەبوو خۆی سەرپەرشتی کرد و مەراسیمەکە وتی ئەم حزبە دەبێت ناوبنی ڕێکخراوی شەهیدان لە پای ئەوەی کە نمونەی عایلەی ئێمە هێنایەوە ڕاستیداوی جەنابەت ئاماژەت بۆ کرد بڕیار لە یەکێتی چۆن دروستە بێ بڕیار خواستە بڕیار ئۆرگانەکان داوایەکەن بڕیار زەمن دروستێکە واقع دروستێکە هەلومەرجەکە دروستێکە و بڕیارێکش دروستەکرێ پێم وانییە تا ئێستا نەمانزانیوە ینی من خۆم نەمبینیوە هەمووی بەڕاوێژەکرێ گفتوگۆ هەیە ڕەنگە توای نەبینی بەس من دەزانم لە پشتی ئەوەوە مەسەرم بڕیارەکان دروست ئەکرێت بە هەمانجی دروست ئەکرێ بە دەستە جەمعی دروست دەکرێ لایەنە باشەکانی و خراپەکانی دیراسە دەکرێ ئەوێتە بڕیار بەڵام ینی ئەگەر لێم پرسی هەموو بڕیارەکان چۆن و چونیە جار ئێمە بە چاوەڕێ بکەین بەڵام مەسەلەن پێت وایە بەسەلەن نیەتێک هەبێ بۆ ئەو مەسەلەن زۆر دەنگۆ بڵاو کرێتەوە یەکێتی زۆر ئازارە درێ کاکچێتەوە مەسەلەن من وەکو تێکۆ شەرێکەوە پرسیارە دەکەم زۆر ئازارە درێ زۆر دەنگۆی ناڕاست ئەخرێتە ناو خەڵکەوە کە بەسەلەن ئەو بڕیار و هەنگاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی لاوازەکە بۆ سڕینەوە یەکێتی بۆ نەمانی یەکێتی پێت وایە مەسەلەن کەسێکی وەکو کاک بافڵ لەگەڵ کە ڕاوێژەکە لەگەڵ کارجێڕانی مەکتەبی سیاسی لەگەڵ مەکتەبی سیاسی لەگەڵ سەرکردایەتەکان مەسەلەن ئەگەر سەرکردایەتی عامیش کۆبوونەوەی نەکردێت دەڤەر وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کۆبوونەوە کرا پێت وایە بڕیاری لەو شێوەیە هەبێیان بۆ لاوازبوونی یەکێتی ویانیەتێک هەبێت لەو بارەوە بەڕێزت باسیوت کردوتە یەکێتی ئازارە درێچێتی بەڵێ زۆر جار ئازارە درێ و گەلە کۆمەی لێکراوە لە مێژی خۆیان گەلە کۆمەی لێکراوە و پێم وانییە تا ئێستا بەرەوکێشێتی بەدراوێ لەگەلە کۆمە و نیاری زۆرە و نیارەکانی زۆر جار دۆستین دەبنە نیار نیاری قۆناغی یا بڵین بە دۆست خۆیان لەقەڵ بەڵام دوایی سێرەکەی نیارێکی جدی دەرەچن بەڵامیشێتی قەت ئەوە نەبووە بڵێ کۆڵ بەدایان خۆی ڕادەست بکە ئیرادەکەی هێن بەهێزە و من پێشمانیە ئەوەی جەنابەت باست کرد ئەو بەڕێزانی کە لە ناو مەکتەبی سیاسیان یان لە دەستەی کارجێڕانجا ناو مەکتەبی سیاسیش خوشکبرایتیا یانیەوە نییە هەمووی بڵین پیاوێ لە دێشێتی ژمارێکی زۆر لە خاتونی باش و جوانمان هەیە سروشتێکی وای ڕێی پێداون هەموو ئەوانە لەسەر مۆزوعێکی معەن دیراسی مۆزوعێکی معەنەکەن بۆ نمونەڵێ کەسێ سزاداڵێ تۆ لە ئیشیتی پێویستی بە تۆ بووە لە هەڵبژاردنە دەنگت پێ نەداوە یان کۆمەکرد نەکردووە یان بەرنامت بۆ ینی پاڵپش و سەپۆرتت نەکردووە یان خۆم ڕاستە یەکی پێگەیەکی حکومیشم هەبوو بەڵام چۆن دەبێ من سێرکەم زانام حزبەکەی من چی لێدی ئەی باشە
ئەو شتە ڕوحیانەی کە من لەگەڵ ئاژێم کە باوکو براکانمە ئەوە بوو هەموو کەسێک ڕاستە کە وجدانی هەبێ وجدانی زیندوی هەبێ و کە سوکاری شەهید بێ پێڵێن تۆ ئیشت نەکردووە بە سیارە یەکێتی بە پارە یەکێتی بە متەلەکاتی یەکێتی دژی بوویتە چه حەزبێ ڕێدا کەسێک بە هەموو ئەم تیازانە دانشێت لەگەڵی نەبێ دوای داوای شتێک بکوەکو تۆ کە لەگەڵی بووی بە ماندووبوون و لە مەیدانا بووی دەبێت پێوەرێک هەبێ بۆ ئەوی کە کردوێتی و ئەوی نەیکردی بێ یعنی لە حەزبایەتی هەموو ئەم شتانە هەیە هەموو حەزبێکەمە هەیە بڕوا ناکەم یەکێتی حەزبێک بێت تاقتەنیا حەزبە بەم فۆرمە کار بکەیان بەم ئالێتە کار بکە کاتەبی جەنابەت هەست بەوە ناکەیت کە هیچ شتێکی لەو بابەتە بێت تەنها مەسەلەن دڕدۆنجی دروستکردن و قەلەقی دروستکردن لای خەڵکە جینا بڕیارەکان بەوەی تیزاهن کە یەکێتێکی تۆکمەتر و یەکێتێکی بەهێزتر کە بتوانێت لەو قۆناغەدا خۆی بگونجێنێ و لە ئاست خواستی داوای خەڵک بێ بەڕاستی خۆی گرەوە گرنەوە بۆ یەکێتی نارەکانی یەکێتی ئەو نێرە حەقیقیانەکە هەیەی لە ساحەکەیە جار وایە ئیقلیمیشی تێکەوێ جاروایە عەربی ناسیۆنالیستی تێکەوێ جار وایە ئەوەی لە کەرکوو بۆ کەرکوو ڕاستە مەسەڵەن هەر شوێنە و نارێک جاروایە مەدێکی بینیمان ئیسلامی تونڕە و هەیە بوو ینی بۆ یەکێتی حەزبێکە جێگەی هەموو بیرباوەڕێکی تایە هەموو کەس دەتوانێت بێتە یەکێتی بەڵام لە حەزبێکی معێنە ناتوانێت بیتە فلان حەزب بۆ لەبەرەوەی سێرەکەی ئازادی تایە قەتیز درراوە لە هەنێ شوێن سێرەکەی دادپەروەری هەیە لە هەنێ شوێنە سێرەکەی مەحسوبیەت و منسوبیەت هەیە لە هەنێ شوێن سێرەکەی وەکو شتێتە مەشا دەگەن کە تۆ خاوەنی ئەو حەزبە نیت بەڵام یەکێتی حەزبێکی کراوەیە حەزبێکی زۆر ڕوونە حەزبێکی زۆر مرن و نەرم و حەزبێکە دادپەروەری تایە هەموو کەسێک لە ناوێکێتی ئەتوانێ ینی مەبەستم ئەوەیە جێبێتەوە بەڵام کە ئەبێتە حەزبێکی بەهێز مەسەن بۆ نمونە جار وایە بە کورسی بۆیە پێوەن بەڵام ئایا کورسی هەبووە نەبووە یەکێتی چۆن بۆ چۆن نەبووە هەموو شتێکی خۆی نییە هەموو شتێکی خۆیتی بۆ لەبەرێکێتی حەزبێکە بەڵانسی ڕاگرتووە لە کوردستانە توانێت بەڵانس ڕابگرێت توانێت تێکی داتوانێت ڕای بگرێت بەڵێ کاکسەوە مەسەلەن من زۆر جارۆک و ڕۆژنامەنووس وەکو ڕۆژنامەنووسێکە لە کورسات نووسکارەکەین مەسەلەن هەتا هاوڕێکانیشم گرەوی ئەوە ئەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزت باست کرد ئێمە منت ڕاکێشا بۆ مێژوەیەک مەسەلە لە 76ەوە کۆمەڵێک وێزگەی جیاجیا کۆمەڵێک هەوراز و نشێ و کۆمەڵێک سەختی کۆمەڵێک نەهامەتی وەکو خۆت وتت خوێنی لێ سۆڕێم حەزبە خوێنی لێ تا گەیشتۆتە ئێرە مەسەلەن بۆ ئەوانەی کەڵین یەکێتی لاوازە بێ یان یەکێتی ئەبێتە هێزێکی بچووک پەیامی کاکتۆک و سەرکردایەتی وەکو تێکۆشەرێک چییە بۆ خەڵک بۆ لایەنگرانی یەکێتی بۆ خەڵکی کوردستان کە سوکاری شەیدا دەستبەرداریم حەزبا بن یا چی ینی ئەوەی کە ئازیزە لای ئەوەی کە لەگەڵ ئاژیا بە ڕۆح ینی بەڕاستی لی جیان نابێتەوە ئەسا من هەردەم لەگەڵەوە ناژێم هەموو شتێکم لەگەڵەوەنایە ئەم چیرۆکەی من بۆ هاوخوێنەکانشم ڕاستە بۆ ئازارەکانم ڕاستە یعنی ئێمە حزبەکەمان خاوەنی 22,000 شەهید وێ ئەم هەر 22,000 شەهیدە چەند خێزانەکە و چەند کەسەکە و ژمارەکی چەندە ڕاستە ینی من لێ ناشارم و هەڵبەز و دابەزەکە بەڵام لەبەر یەکێتی هەر خۆی لە شاخەوە هات بڕوای ینی ئەتیمادی لەسەر خۆی بوو لەسەر خۆی بەشەری خۆی بوو لەسەر خوێن بەخشین بوو و هیچ تێدارم کە دایانە و شاخە مام و هاوڵەکانی چی هەبوو کاتە شتێک هەبوو هەموو شتێک تراژیدیا بوو تا گەیشتە سەرەوەی کە وردە خەڵک زانی شۆڕشەیەوە هاتن و تۆزێ نەفەسێکی ئەوەیان دا کە بتوانن بەشە و بە ڕۆژ هەر ئەجنا تا ساڵی 1970 هەر هێزی پێشمەگەل لە هین بوو لە اختیفا بوو بەڵام دوایەوە بەسمەوەیە ئەم هەموو پێشمەگە جوانەوە هەموو کەس و کاری ڕێخستنە پۆڵاینە زیندانە سیاسەکان ئەو هەموو کەسوکاری ئەنفالە ئەو هەموو کەسێک کە یەکێتی خزمەتی کردوون لە حکوومەتەکە کاری بۆ کردوون دایمە زەرانون زەوی داوە پێیان امتیازی داوە پێیان ئیلزاماتێکی ڕوحی دروست بوو لە نێوان خەڵک و یەکێتی لە نێوان ئەم حزبانی کە هەیە خەڵک بەراورد دەکا ئەم حزبە باشەکانی تەقیمەکە لەگەڵ خراپەکانی دەی پێوێ بە پێوەرێک لەگەڵ حزبێکی ئەلیف لەگەڵ حزبێکی با زانە حزبی ئەلیف و با پێوەرەکانی ئەوان ئایا خاڵە ئیجابەکانە لە یەکێتی زیاترە یان کەمترە بۆی ئەوەی کەتیایەتی هەرتیایەتی دەستی لێ بەرنادا نەمان بینیەوە خەڵک دەستی لێ بوو مەگەر خۆی کەسەکە ینی کەسێ بێ مەسەرەن بۆ نمونە نەیتوانی بێ خۆی ڕاگەرێ بەرامبەر کۆمەڵە ئیخراعاتی مغری ئەوانە جینا چی ئەتوانێت ماڵی خۆی چێ لە ماڵی خۆی ئەچێتە دەرەوە ئەچێتە گەڕک مێژێتی ماڵی خۆمانە خەونی خۆمانە بەشێتی ئەو گەنجیمان لەسەرداناوە بۆ داهاتوو هەنگاوەکانی کاکچۆ تۆ چی ئەبێ مەسەلەن بۆ ئەوی کە بتوانێت ڕۆحی
برا و باوکی هەموو ئەوانەی کە شەهیدن لە ناوی چێتەکان شتێک هەیە کە باوەکە هەموو شەهیدەکان بە کەسوکاری خۆیان نەزانن هەموو پێش هاو خوێنێ ینی هەنگاوی کاکچێتەوە یان پێشنیازی کاکچێتەوە بۆ ئەوی ئەوی چێتێت تۆکمەتر باشتر ڕاتە پێشەوە چۆنی پاڵ پشتێکی چۆنی لەگەڵ یەبی بۆەوەی بتوانرێ ئەم یەکێتی زیاتر ینی ڕقمێکی گەورەتر بێ. وەکو باسم کرد ئێمە هەمومان مانوێکێتی مەزن و بەهێزمانە بێ و ئێمە خەونەکانمان تواناکانمان ئیرادەمان خۆمان کەسوکارمان بەرناممان ئەوەی هەمانە ئەو توانایە گشتی ئەخینە خزمەت ئەوەی کە ئەم یەکێتی مەزن بێ و حەزوری هەبێ و معادلە و بەڵانسەکان هەموو کاتێ بۆ ڕاگررتنی و بەبێ ئەوش نتوانن ینی مە بەسمەوەی ئەم قسێ بۆ عێراقش ڕاستە بۆ ئەوەی کە ئەیبینی لەسەر و بەندی حکومەتن. ئێمە لەناو حزبەکەی خۆمانە حزبەکەی ئێمە کێشەی هەیە بەڵێ نایشارێتەوە سروشتی ئەم حزبی ئێمە وایە و وەکو باسشم کرد ئێمە خەڵکمانەوە نەکردووە ینی بین لەسەر کۆمێت خەڵک ئەوە کرێ ڕەنگە لە هەنێ شوێن هەبێ خەڵکی خۆمان بە ئارەزوی خۆی قسەمان پێڵێ ڕخنەمان لێگرێ خۆی تەنفیسەکە بەڵام زۆربەی ئەو ڕخنانە جاروە دروست دەکەنەوە بە ئاگات دێننەوە تۆینە سەر ڕێچکە ڕاستەکە بۆیە من بەوانەی کە دا ناوە یەکێتی لاواز بێنێکێتی نەمێنێ زۆر وایانوت بەڵام مێژوو زۆر ئەمانی بەجێهێشت ینی ئەمەی ئەم گرەوەی کە من باسەکەم لە سەروبەندی دروستبوون یەکێتیەوە زۆر کەس گرەوی لەسەر کرد کە توانای بەڕێکردنی ئەم شۆڕشە ماوەیەکی دیاری کراوە ساڵیان بۆ داناوە 2 ساڵ بەڵام دەرکەوت ئەم حزبە هات ویزگە لە دوای ویزگە گشت ئالەنگارەکان و تەحەدیەکانی تێکشکان و بۆ حزبی خەڵکو لە مەدانە مایەوە و حەزوری هەیە و بەشدارە لە هەموو دەستکەوتەکان بەشدارە مناڵم لە کەم کوڕەکانشا بەشدار نابێ لە کەم کوڕی شایەتی بەری دەکەوێت بەڵام لە سەرکەوتنەکانە یەکێتی لە دواوە نەبووە لە پێشەنگا بووە چۆن یەکێتی ئەپێورێ بانێ شوێن ینی لە پڕێکە شتێکی بۆ دروستە بێ کە عمقی نییە زۆرمان بینی پەرلەمانتارەکانیان وەکو بەفری بەهارتوانەوە ئەمانی کە ئەم حزبانی کە عمقی نەبێ ئەو حزبانی کە مێژووی نەبێ مێژووی تاریخی خۆی نەبێ حزبێکە لەسەر چی پایەکانی ئیمانەوەی ئەو حزبانە مێژۆکیان دیاری کراوە زۆرمان بینی زۆر کەس پێی وابوو نامێنێ بەڵام ماوە ئێمە چیمان ئێمە ئەوەی پێمانەکرێ و سەرکردایەتی مەزنی لە یەکێتی لە شوێ بێ لەوێین زۆرینەی یەکێتی ڕاستەقینە و ئەوانەی دەستیان پێوە گرتووە و دەستی پێواگرن و مام شتێکی هەبوویت کەسمان لێ زیاد نییە و لەسەر کەس شپەکمان ناکەوێت. زۆر باشە مەسەلەن جگەلەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغە جیازیەکان ناوەلا تەنانە لە حکومڕانیشە لەبەرەوەی پێویستی بە گۆڕانکاریە لە بەرامبەر داواکاریەکانی خەڵک و ئەم ئێوارەیە کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کۆمەڵێک بڕیارە درێ لە حکوومەت لە نوێنەرانی یەکێتی لە حکوومەت ئەم بڕیارانە تا چەند گرنگن و بۆ پێشخستنی زیاتر و بۆ جوڵەی زیاتر بۆ خوێنی ئەکتیفتر ناو تیم یەکێتی لە ناو حکوومەت یاریمی کوردستان یەکێتی مادام قۆناغێکی تێپەڕان پێڵەن قۆناغی هەڵبژاردنێکی سەخت کە بینیمان و هەستی بەوە کرد ئەمە لە ئاستی بۆ نمونە لە ئاسی تۆمۆحی هەرچەند من پێم وایە ینی یەکێتی ئەوە نییە لە بەمە ڕاوەستی دەبێ هەنگاو بنێ تۆمۆحی هەبێ بۆ زۆر ئەتیادی ڕۆژێ و ژانێکێتی بە حەزبی ڕەخەمیەک بێ و حەقی خۆشیەتی خۆی ڕەخەمیەک بووە لە هەنی مێژووە پێم وایە یەکێتی بۆ ئەتوانێت سراکسەر بۆ هێکەلی خۆشی بگۆڕدرێت کامەی پێ باشە کام ئەوانی کە پێشکەش دەکرێن بە سەکردایەتی بەکام ئالێت بەکام میکانیزم بەکام پەیکەری حزبایەتی ئەتوانین ئەم پێش بکەوین گۆڕانکاری لە چوو ئەکرێ ئەو کەسێک کە مەسەر کەم تەرخەمە لە ناو واقعەکان نییە یان مەسەم بۆ نمونە بە هەندی وەرنەگرتووە خەمەکان بە هەندی وەرنەگرتووە ئەرکە حزبیەکان و بەرامبەر ئەوەی ئەو یەکێتی کە ینی ئیمتیازێکی داوە پێی خراپ بەکاری هێناوە یان نەیتوانیەوە خەونەکان تحقیقکە نەیتوانیەوە خاصی خەڵک جێبەجێ بکە حەقی خۆی یەکێتی چۆن وەکو باسم کردم حزبە بۆ خۆی ئازادە ینی خۆی ئەتوانێت ئێمە عیلاقەمان نییە بەسەر حزبی ئەلیف و باوە حەقنی حزبی ئەلیف و با و جیمش حەقی بەسەر ئەم حزبەوە حزبی خۆیەتی ڕێگە پێدراوە چی ئەکات کام ڕێگا هەڵبژێرێ کام سیناریۆ کام پلان و کام ئۆپشن هەڵبژێرێ بۆ خۆی ئازادە لە پێناوی بەهێزبوونی خۆی
کاکچە تۆ بە پێوەی جەناب سەرکردایەتی مەسەل لە کۆبنەوەی ئەمڕۆ هیچ بڕیارێکی دیاریکراو درراوە لەبارەی گۆڕانکاری لە حکوومەت؟ هەندێ من ئاگادار شتێکی وام نەزانیوە تەنها ئەوەیە ئەو دوو برایەکیان کاک بابڵ و کاک قوبات لە سەکردایەتی دەڤەرەکانە ئەوەی بیستمە ئەوان ینی دەستکراون بۆی کە هەرچێ بکەن ئەو لە مەجای خۆی ئەو لە مەجای خۆی. بەڵێ تا چەند پشتیوانە بن ئێوە و کاتەوەکو قیادا؟ وڵا بڕاردان لە هەر شتێکە بە پێی کۆمەڵێک پێوەرە بە پێی کۆمەڵێک ئەوەیە مەسەرم بەڕێوەبەرێک لە شوێنێک 14 ساڵ لە شوێنێکە 2 ساڵ لە شوێنێکە فەرماندەیەکی لێوا لە شوێنەکە مەسەر نمونەمانەیە لەم هەڵبژاردن لە هەنێ شوێنێمە لە تەشکیلەیەک لە تەشکیلەکان لەگەڵ شوێنێکی دیاریکراوە 500 دەنگمان هەبوو بەڵام 525 دەنگمان هێناوە بۆ ئەدای فەرماندەکەی ئەو حزبە ڕەنگە خراپ بوو بێ یان لایەنێکیکە خراپ بوو بێ زۆر دەوری هەیە کەسێکی بەرپرسی باڵا بەرپرسی بەجا حزبش بێ بۆ مڵبەند بۆ ئۆرگان ڕاستە بۆ حکومت ڕاستە بۆ ناوێزی پێشمەگە ڕاستە زۆرجار دەموچاوش دەورە بینێ بێگومان کاتە گۆڕانکاریەکان چ لە حزب بێت چ لە حکوومەت بێ لە پێناو خواستی خەڵکو و بۆ بەهێزکردنی یەکێتیە. من قسەی ڕۆژنامە نووسێکی ئێرانی باسەکەم کە باسی لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆتێکی گەورەی هەیە کە ڕێو ڕێبازەکەی سەرۆک مامجەلالە. ڕێو ڕێبازی سەرۆک وتی من ئەوەندەی دیقەتم داوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کاتێک کە تحقیقی داواکانی خەڵکی نەکرد بێ و دوور کەوتوێتەوە لە داواکانی خەڵک لەمە زیاتر خەڵک سزای داوە نەک لەوەی کە مەسەلەن یەکێک ناڕازی بۆ یەکێک ڕازی بووە و لە ناو خۆیان کەمتر خەڵک تەرکیزی لەسەرمێ ئەوەندەی خەڵک زیاتر تەرکیزی لەسەر هەنگا و ڕێو ڕێبازی سەرۆک مامجەلالە. چەند گرینگە و یەکێتیە ڕێو ڕێبازی سەرۆک مامجەلال وە بتوانێت کە هەمیشە ئەو ئەیوت نزیک بنەوە لە خانوە قوڕەکان لە تیمی حکوومەت لە حزب لە تیمی سبەی لە بەغدا لە پەرلەمان تارەکان بتوانن کە کوڕی کوڕ و کچی خانوە قوڕەکان بن. منزومەی ینی کاڵی ڕێبازی مامجەلال زۆر کەس ئەم شێ زوو بەکارێنی بەڵام ڕێبازی مامجەلال چییە؟ ڕێبازی مامجەلال منزومەیەکە ئەو منزومەیە تایەتی ئەمانەیە بریتە لە دەستپاکی داوامپاکی دڵسۆزی بۆ خاک و نیشتیمان بۆ یەکێتی پەرۆژبوون بۆ یەکێتی دەست پێوەگرتنی یەکێتی کە حەزبی شەیدانە خاچی بوون و چونەنەوە خەڵکو و خۆبەزل نەزانین و دەستپاکی و ئەمینی و ینی ئەمانە گشتی کۆکەرەوە پێڵێن منزومەی ڕێبازی مامجەلال ئەوی خانە قوڕەکان وانە بەڵێ نازانم ینی حەچە من پێم وایە ئەوە کەوێتە سەر ئەو کەسە خۆی مەسەرەن پەروەردەی خێزانەکەی پەروەردەی شۆڕژگەرەکەی چۆن هاتبێ لە سەرەتاوە چۆن گۆشکرابێ بەڵام خەڵک هەمومانە بینێت باش و خراپە بینێت شێ لە مەدانە ئیشی کردووە سۆزە کاری کردووە بەدەنگیەوە چووە بۆ چێش بۆی نەکردووە و هەموو ئەمانە هەم خەڵک شەزانێ هەم خۆشمان خۆمانە ناسی ناو حزب خۆشمان خۆمانە ناسی زۆر باش کاتە پێت وایە مەسەلەن گۆڕانکاری پێویست بێت ناو حکوومەتە بە تایبەتی لە ناو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆی وا بکەن کە ئەگەر کەسێک خۆت مەسەلەن کە تەفاسیلت پێدا کەم تەرخەمیشی هەیە ئالوگۆڕی بەسەردا بێ و کەسێک بە زیاتر لە خواستی خەڵکو و لە نەهجی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیک بێت زیاتر ئەو دام دەستگایانن کە خەدەمین کۆنتاکیان هەیە لەگەڵ خەڵکە ئەوانە بەبەست مەسەرم بۆ نمونە ینی خەڵک ڕۆژانە ئیشی بە چێ زۆرتر ئیشی بۆ نمونە ینی بە دەستگایکی خەدەمیە دەستگای خەدەمی بۆ چییە بۆ خزمەتکردنی خەڵکە تووشی کێشەیەکە بێ خەڵک بۆ نمونە لە گەڕەکە هەیە تووشی لافاوە بێ تووشی مەسەرەن حادسەیەکە بێت تووشی شتێکە بێ پێویستی بە فریاکەوتنی خێرایە لە تەندروستی ینی خەڵک ئیشی بە مەڵبەن نییە بە کۆمیتە نییە خەڵک لە پرسە خەدەمیەکاندا زیاتر ئەمە ئەو سێکتەرانی کە خزمەت گوزارین زیاتر بەڵێ بەڕێزتۆکو بەشێکی سەرەکی لە تیمی حکوومەت مەسەلەن ئەوانە جێبەجێکن کە ڕەنگە خەڵک زۆر لەو چاوەڕوانیە بێ کە بتوانن خەڵکێک کە کەم تەرخەم بووە لە خزمەتکردنی خەڵک سزا بدرێت. من هەندەی لەگەڵ کاقوبا لە نزیکم پێشتر شەر دێرین پێکەوەین ئەو کەسە ینی ئەو برایە جوامێرانە کاری خۆی کردووە هێنی من ئەوەی کە ئەوەندەی کە پێکەوە بووین و پێشترش هەر شتێکم لێزانی زۆر ینی زۆر لەسەر مۆزوعی خزمەت گوزاری و لەسەر مۆزوعی حکومڕانیەکی ڕەشید و تۆکمە و باش و حکومڕانیە کە لاسی خواستی خەڵک بێ زۆر لەسەر خەتە زۆر پێداگیرە زۆر لە خەمە. ئێوە تا چەند هاوکارە بن بۆی بتوان یەک تیمی وەکو چەپکە گوڵی سەرۆک مامجەلال باسیەکات کە چەپکە گوڵی خزمەتی خەڵک بن. دوو تیم هەیە جەنابی کاقوباد و ئەو چەند وەزیرە بەڕێزە و
دوای ئەوەش تیمێکی تر هەیە حەلقەی دووەم بریکارەکان دوای مدیر عامەکانش هیچ شتێک پێم وایە بە قوترین تیمی نێمە ئەوش معلومە وەحدەیەکی باشمان هەیە باشە ینی فەزلەکەی بۆ سەرۆکی تیمەگەڕێتەوە بەڵێ ینی متەفاهمە لەگەڵ منابە تایبەتی زۆر سروشتی شوێنەکەم واقعی شوێنەکەم وایە بەردەوام کۆنتاکم لەگەڵی هەیە زۆر باشە کاتە کاک چەتۆ بۆ ئەوەی کە یەشێتی هەنگاوی باشتر و یەکێتی وەکوەوەی کە لە کاتی هەڵبژارنەکانە بەڕێز بافڵ تاڵەبانی وتی من ئەمەوێ لە دیمانەیەشی تەلەڤیزۆنەکانە وتی من ئەمەوێ یەکێتی ڕقەمیەک بێت بۆ یەکێتی ڕقەمیەک بێت ئەبێت چی بکرێت ئەبێت چۆن کادرەکان زۆش بدرێن مەڵبەندەکان ئۆرگانەکان بەڕێزت بەپێی ئەو ئەزمموی کە هەتا چۆن بتواندرێت لە ئاست ئەو قۆناغا لە ئاسخواستی قۆناغەکە بتوانێت یەکێتی بەهێزتر بە قوتر بۆی ئەو ڕقەمیەکە بەدەست بێنێت ئەوە پەیوەندی بە کۆمەڵێک ڕێوشێنەوە هەیە ڕێوشێنەکان چۆن ڕێوشێنەکانەوەی تۆ لە شوێنێکە بۆ نمونە لە شارۆچکەیەک لە قەزایەک لە ناحەیەک لە ناو ناحەکە لە مووقعەیەک لە گەڕەشیەک لە شوێنێک کێشەیەک هەیە ئەو کێشەیە تەبانەوە برادران هەڵێسن جوێنە دیراسیەکەن ئەمە بەراو دەکەن لەگەڵ شارۆچکەیەکی ترە لەگەڵ شارۆکی سمپڵێکی لێ وەرەگرن نوسخەیەکی لێ وەرەگرن ئەمە بێتە چی ئەبێتە ئەو خەمە حەقیقیەی کە خەلەلی تۆیە ئەدای ئەو شوێن ینی ئەدای چێ خراپە لەوە بۆچی ئەمە دروست بووە هۆکارەکەی چییە کە گشتی وەگێک وا بوو مانەوە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پێنیوەتە دیراسەکەی دوای دیراست بێ علاجی بکەی وردە وردە تۆ کە مادام حەزبی هەڵبژاردننی مادام وڵاتی ئێمە کە تۆ 4 ساڵ جارێک دەستکردنیی دەسەڵاتێکی ئاشتیانەی دیموکراتیانە هەیە ماناوێت تۆ دەبێت لەسەر هەڵبژاردن ڕاوەستی مەکتەبی هەڵبژاردن و هەڵبژاردن بکەیتە ئەو بوارێک کە پێڵم بواری تەکنیکی و فەنی و هەڵبژاردن زۆر جار فەنە ینی بردنەوەی هەڵبژاردن جاروایە لە ڕووی تەکنیکیەوە ئەمە لە شوێنە دوو دوانماندان نایەک وایە باشتر بوو ینی ها جاروایە تۆ لە خەلێکی بچووکە حەزبێکی تر ئەوەی نەکردووە کورسی زیاتر هێناوە پێوەنی بۆی ئەم حەزبەی ئێمە ینی هەرچەند من ئەوەی کە بینیم لە دەستگای هەڵبژاردن زۆر کاری جوانیان کردووە بەڵام دەبێت زیاتر جاروایە بۆ نمونە ئەڵێن ئەمجارە دەبێت فرەبازنە نەبێ یەکباز نەبێ هەڵبژاردن نیمچە کراوەیە داخراوە نازانم زۆری هەیە چۆن لەگەڵ ئەمە مامەڵاکی خۆ نابێت ئەوەی کە پێشتر کردوتە دەست بەدەر لە تەکنیکەکان مەسەلە لە خزمەتی خەڵک بۆ خزمەتی خەڵک لەوەیە مەسەلە ئەو خەلەلی کەوتم کە ئەیدۆزیتەوە لە ناو خەڵکە مەسەن بۆ نمونە لە شوێنەکە ئەوەیە معلومە خۆ لەو شوێنانە خەڵک دەنگە ناداتێت کە تۆ خزمەتت نەکردووە بەڵێ کاکچە تۆ بەدەر لەوەی کە ئێوە مەسەلەن لە تیمی حکوومەتن و ئەرکێکی تری حکومی ئێشتی پێی سپاردون ئەندامی سەرکردایەتی و حزبن مەسەلەن تاچەند وەکو ئەندامی سەرکردایەتی لە ئێستاە لە ڕاوێژان بۆ ئەوەی بتوانن ئەم خەلەلانە دیاری بکەن و هەنگاوی خێراتر و تیشتر بنێن بۆ گەورەبوونیەکێتی حتممەەوە برادران خەریکن و هەستەکەم کاتی هاتووە کە کۆبنەوەی سەرکردایەتیش بکرێ هەرکو کۆبنەوەیشی ئەتیادی چۆن کردومانە چەند کۆبنەوەمان کردووە برادران کە زیاتر مەکتەبی سیاسی و هەواڵان خەریکن خەریکی ئامادەکارین و ئەو شتانی کە پێویستە ئامادەی بکەن بۆ ئەوەی کە بهێنەوە ناو سەرکردایەتی یان چی شتێک پێویستە کە لێوە هاتە ناو بابەتی تر هاتە ناو کۆبنەوەکەوە زۆر جار لە کۆبنەوەیە بابەتی لاوەچی هاتووە بۆتە بابەتی سەرەکی وانە لێوە دروست بووە و ئیرادی بۆ دروست بۆ زۆرینە و دەنگشی هێناوە حەزبایەتی ناوچێتی لە ناو سەرکردایەتی زۆر ینی بەڕاستی کۆبوونەوەی سەرکردایەتی کۆبوونەوەی زۆر حزبایەتێکی زۆر نەڵێ حزبایەتیی پرۆفشناڵی جوانە ینی هەموو کۆبنەوەکانمان برادران شایدێدەن هەموو شتێک لەوێ بە کۆمەڵێک ڕێوشێنی زۆر باش و بە مناقەشەی زۆر گەرموگوڕ و زۆر هەواڵانە زۆر بە راپۆرت کارکراوە بە مناقەشە بەرخنە بابەتەکان دەوڵەمەند کراوە زۆر جا زۆرینە و کەمینەکە ئەمە شتێکی ڕێگە پێدراوە بۆ حزبایەتی ئەگلا کراوەتەوە ناو سەرکردایەتی لەو ئەخیرش کە بەڕێز باس کرد کۆبوونەوەی شارەکان مەسەلەن کەرکووک کرا دەڤەر سلێمانی کرا ڕاوڕاوێژە بۆ لەسەر کۆی بەرەو پێشچوونەکان لەسەر کۆی بڕیارەکان باسەکەم برادران بەڵێ هەموو شتەکان کە باسییان کردووە پێکەوە و دەڤەرەکان چۆن دوایی لە ئەخیرا ئەو ڕقەمە دەرەچەکە پێڵەن سەرکردایەتی بێگومان هەر ئەوە چێتەوە سەرکردایەتی ئەوانەنین کەرکووک یەکێکی ترە لە محوەرە ئەساسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی لە کوێستانەوە شەهیدی داوە لە گەرمیانەوە شەهیدی داوە لەسەر کەرکووک و
بەشێکی پانتایەکی گەورە بوو لە سیاسەتی سەرۆک مامجەلالیشە. چەند گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕەخنە لە خۆگرتنەوە جارێکی تر لە کەرکووک خۆی جۆژداتەوە. مخۆم کەرکوچیم زۆر شانازیەکەم کەرکوچیم کەرکووک یەکێکە لە شارە لەو شارانی تا ئێستا لە هیچ حکومڕانیەکی مەلەکی و کۆماریە هێندەی ئەو چەند ساڵی کە بەدەست خۆمانەوە لە پرۆسەوە تا ئەو فترەی کە 2000 ئەوەی پێڕەن 16 ئۆکتۆبەر و ڕداوەکانی دوای ڕەفراندۆم بەڵێ ئەم شارە ینی خەڵکی ئەم شارە ئۆخی نەکردووە لە نێوان کۆمەڵێک بەرداشتی بیری ناسیۆنالیستی قەومی عەرەبی و حزبی بەعس و ئەوانی تر پێکاتەکانی تر کەرکووک لەبەرەوەی شوێنێکی استراتیجی و هەڵکەوتەی جوغرافیەکەی و شادەماری اقتصادی لەوەیە و شارێکی متەنەوەعە لەبەرەوە چەندین ڕنگ و ئاین و بیرکردنەوە و ینی چۆڵی پێکاتی شیعە لە نێوانە چەندین جۆر هەیە عەرەب ینی بێتە عەرەبی شیعە و سونە لە ئێستادا کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان حزورێکی باشی هەبووە لە پاڵەوەی کە چەندین بەراوردی بکە لەگەڵ ئەو کاتی کە خۆی دەسەڵاتی ڕاهایەکی باشی هەبووە لەگەڵ ئێستاە بەڵام ئەو بڕیاری دابوو ئەو پەیوەندی ڕوحی یەکێتی و کەرکووک لێکدا نابڕێت ینی کەرکووک و یەکێتی پێکەوە کارەکانی ئایندیان تەواو چارەنووسیان تەواوکرد دانەبڕاو لە یەکێتی کەرکووک بۆیە هەموو کاتێک کەرکووچیەکان ئەو شارەیە کە زۆر مەزڵومیەتی تایە بە ئێستاشەوە بۆ دەزانین لە نێوان هەردوو لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەندای حکوومەتی ناوەندش خۆزان هیچی نەکردووە ئێستا کەسێکی لێ سەپێنراوە و حکومێکی تر بەڵام لە پاڵەمە ئۆرگانەکانی خۆمان برادرانی هەواڵانی ئەمە 32 کەسین لە دەڤەری کەرکووک و پیاوی زۆر جوامێر و پیاوی زۆر بەتوانا و مەدانیمان هەیە لە کەرکووک ئێستا کەرکووک بەڕێوا بن بەدەرلەوە بۆ هەرێمی کوردستان چەند گرنگەیەکی نیشتیمانی کوردستان خۆی مشت و ماڵتر کات خۆی ڕێکخاتەوە مەسەلەن ڕەنگە لە انتخاباتە لە زۆر شوێن دەنگەکانتان نەگەیشت بێتە ئاستی کورسی مەسەلەن پێتوانێ پێویستی بە بەخۆداچوونەوە بەەوە هەبێت لەو دەڤەرانە کە بتوانرێ یەکێتی ئەو یەکێتی کە لە کاتێکە مەسەلەن لە هەموو شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان بەعس لی تۆقی بوو ئێستا لە هەندێک شوێنە لە دواوە بێت وەکو پێشتر مناقەشەوەمان کرد ئەمە دەبێت دیراسە بکرێ و دەبێت هەڵسەنگرێەوە دەبێت دەست بڕێتە سەر خەلەلەکە و ئەسڵی ئەوەی کە ئێمە بۆ نەمانهێناوە ئایا لانی تەکنیکی بووە کاندیدەکە بووە ئایا نەمانتوانێت لەگەڵ ئەوەی کە پێڵێن یاسای انتخاباتەکە و جۆرەکەی نەمان گونجانوە ئایا خەڵکی ئێمە لەوێ مەسەلەن لە ڕووی هەر ڕوویەکەوە بێ خزمەت نەکراوە یان بەسەر نەکراونەتەوە ئۆرگانەکە خراپ بۆ لەوێ هەموو ئەمانە تقریبن تۆ کە دراست کرد شتێکت بۆ دەرەچێکە جا ئەوانی ترش هەردێتەوە لە ئەخیرا سێرەکەی شتێکە بۆ دەرەچێت کە ئەمە خەلە ڕئیسەکەی تۆیە کە تۆ بۆیە دەنگێناوە بۆیە شکست هێناوە بەڵێ کاکسە تۆ من ئەمەوێ وەکو دوا سەرنج و پەیامەت بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ زیندانیانی سیاسی بۆ گەنجان و لاوان و ئەندام و لە ئەنگرانی یەکێتی پەیامی کاکچە تۆ وەکو سەرکردایەتینە وەکو کەسوکارێکی شەهید چیە چۆن بتوانن کە ئەم یەکێتیە کە مەسەلەن جێپەنجە و میراتی سەرۆک مامجەلال و ڕێ و ڕێبازی سەرۆک مامجەلال و خوێنی شەهیدانە بەهێزتر بێ پتەوتر بێ گەشە سەنگوتر بێ بەڵام پیانەڵی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی ئەو خەڵکانەیە کە وەکو سێبەرێک هەمیشە سێبەرێکی سابت و بەردەوام بۆیان بووە ئینسان دەبێت زۆر بە ئەمەک بێ بەرامبەری بە داوەشان یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان کاروانەکەی بەردەوامە و هەڵەکانی خۆی چارەسەرەکاتەوە و بێتەوە حەزبی خەڵک و هەموو سێکتەرەکانی ژیانی خەڵک ڕەچاو دەکا و دیراسی دەکا و هەڵی دەسەنجێنێ و پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەویزگا خوێناوێنە ڕانەوەستاوە ڕناوەسێەوە ناکەوێت هەر بە پێوەیە و ئێمەش لەگەڵەکێتی هەموو کاتێ بە ئەمەکەەوە لەگەڵابین تا ئەو کاتی کە ئەوانی کە نهاتونەتە دی خەونەکانی داهاتومان بهێن نەدی جا خەونی نیشتیمانە کەرکووکە خەونی شتەکانی ترەکە یەکێتی بە ئیستراتیت کارەکە بۆ داهاتی خۆی شتێک ماوە من پرسیارم سپاسانەکەم دەرفەتێکی باش بوو مە دەخوازمم حزبی ئێمەکە وەکو باسم کە لە سەرەتا و تاکو ئێستا حزبی ناو هەڵبەز و دابەز و ینی ویزگەی زۆر کارساتبار و خوێناوی و شکستی هەبووە هەساوەتەوە مەغرور نەبووە ئەمانە ڕاهاتووە لە یەکێتی لەگەڵ ئەمە ڕاهاتووە نەزیب بووە بەڵام
هەساوەتەوە بۆیە هەموو لایەکمان دەستی پێواگرین و بە ئەمەکەەوە لەگەڵابی زۆر سوپاس بۆ بەڕێز ساڵح ئەندامی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان و کات بریکاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و برای وا کە ئەو بکۆی کە لە ناوی چێتیا بەوە زیاتر ناوتەیە کە حەوت برا و باوک ڕەمزی شەیدان ڕەمزی شەیدان سوپاس بۆ ئەو گفتوگوێ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز ئێمە لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ